ئەم کاتتان باش بینەرانی ئادید و خۆشەویست لە خزمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی و خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیست لەم بەشە لە بەرنامە سایدی یەگانە ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیستمان لەگەڵا قسە باسەکەین سەبارەت بە هەڕەشە و گوڕەشەی جومهوری ئیسلامی بۆ سەر هێزی ئۆپۆزیسیۆنی کورد لە کوردی دژ بە جومهوری ئیسلامی و ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە لە بارگاکانیانە و لە مەقەرڕاتەکانیانە بجۆزرێنەوە یا خەلە سەلا بکرێن بۆ تاوتێوکردنی ئەم باسە داوتمان کردووە لە سعید یێگانە. سعید یێگانەکە دەنگی بنەویسی بەخێر بێ بۆ ستودیۆ تەلەڤیزیۆنی پەرتۆ. ئەوەی زۆر سپاس دەکەم دەنگت هەیە هەروە سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی تەلەڤیزیۆن. فەرموو. سپاس بۆ تۆش. سعید یێگانە وەکو ئاگاداری حەملەی جومهوری ئیسلامی و هەڕەشە و گوڕەشەی جومهوری ئیسلامی ئەمە ئەوەڵین جار نەبووە، لە تەی چەندین ساڵە حەملەی هەوایی و تۆباران و هێرشی خۆی بۆ سەر کوردستان کردووە و هەروەها کارنامەی دەیان و سەدان ترۆری لە فعالین لە کوردستانی عێراقە، فعالینی سیاسی دژ بەخۆی لەژێر بەغەڵیایەتی لە باوشایەتی وەمە سابقەیەکی دوور و درێژیەدا، بەڵام ئەخیرەن بەهۆی فەزای مبارزاتی لە ئێرانە فشاری زۆرتر هێناوە بە ئیسلا بۆ حکوومەتی عێراق و بە جۆرێ بۆ حکوومەتی هەرێم کە بکارێ بکەن کە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران، هێزە کوردیەکان خەلسەلا بکرێن و چەک دابنێن. لەم شەرایەتەدا کە ئەم هێرش و تەعەڕوض و فشارەی زۆر کردو بەسەر حکوومەتی عێراقیش کە ئۆپۆزیسیۆن خەلسەلاکە لە ناو خۆی ئێرانە لە نالەبارترین و زەعیفترین وەزیەتی خۆی بەسەرەبات لەژێر ئێترازات و مبارزاتی خەڵکە. ئەم سیاسەتە چییەوە لەم شەرایەتەدا ئابم تەناقضە و جومهوری ئیسلامی دنباڵیەکە؟ بەڵێ هەروە کە تویش ئشارەت کرد، خۆ تعەڕوز بە ئەحزاب ئۆپۆزیسیۆن، تۆپباران، بۆمباران، ترۆر، فعالین سیاسی لە کوردستان عێراق سابقەیەکی توولانی هەیە. منتها ئیمڕۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی هەڕەشە و گوڕەشاکە زەخت و زۆرەکەوە لە تەبانی تەک دەوڵەت عێراق و هەروەها ئەقلیمی کوردستانە گەرەکیانە بەرحاڵ کاری بکەن یا تەلاشی خەریک نەکەن کە ئەحزابی کورد لەوێ خەلەسەلاکەن و دووریان بکەنەوە لە ئیسلا سنوورەکان و هەروەها لە شارەکانی کوردستانی عێراق. دەلایلی زۆر ڕۆشنی هەیە، هەروە کە تویش ئشارەت پێ کرد. ئێمە لە چەند مانگی گوزەشتە تەحوڵی انقلابی لە ئێرانە بووگین و حقیقەتەوەیە کە ئەم تەحوڵە انقلابیە جمهوری ئیسلامی بە شدت و هەمەجانبە تحت فشار قەراردا و لە بەرامبەر ئەمەوە جمهوری ئیسلامی دەستی کرد بە زەخت و زۆر و تهدید و ئەرعاب و دەستگیری دیگەر وەسیع لە شارەکان کوردستانە، هەروە زیندانیکردن فعالین، شزانم فشار لەسەر خانەوادەی گیانبەخت کردووەکان و مەجموعەی ئەم شتانە و لە دەرویچەوە تەلاشەکات بەرحاڵ بۆ شکاندن ورەی مەبارزاتی مردم لە کوردستانە و خصوص جوانان لە کوردستانە. خەڵکی کوردستان تەلاشەکات کە بەرحاڵ تەحەڕوزێکی وەسیعتر بە ئۆپۆزیسیۆنی بە ئیسڵام کورد، ئەحزابی ناسیۆنالیست مستەقل لە کوردستان عێراقا دەست پێ کات و هەروایش کە ئاگادارن تقریبا ئۆلتیماتومی کە جمهوری ئیسلامی دەگی ئەوڵن بە توافقاتی ئەمنیەتی گەیگەن لەگەڵ دەوڵەت عێراقا. حتا ئەخبار زۆر دقیقەیە کە نمایندەکانی ئەقلیمی کوردستانیش اتحادیە میهانی و غێر و غێرە لەم نشست ئەمنیەتە بەشدار بووگن و ئەوانەیش توافقیان کردگە لەسەرەوەی کە ئەحزابی کورد لە ئوردوەکانە خەلەسەلا بکردن، ئەسلحەکان لێ بسەندێتەوە و بیان بن بۆ لە ئوردوگایکی ترە مستەقەر بن، لە ئوردوگایکی پەناهەندەگیە دقیقاً شرایەتێکی بۆ سازمان ئوردوگای مجاهیدین بەشکڵی ئوردوگای مجاهیدین گەرەکمەوە بێژم وەکو شرایەتێکە بۆ سازمان مجاهیدین لە خاک عێراقا لە واقعا بە وجودیان هێنا لە ئوردوگاکە کۆیان کردەوە دوجاریش بە تۆپباران و مەجموعەی ئەوانە زۆر سێنگیانیان لە دەستاوەمانە. گەرەکیانە شرایەتێکی ئەوە بۆ وچوو بێرن لە ناوە جمهوری ئیسلامی هەروەکە ئیشارەم پێ کرد دەستی کرد بە زەخت و زۆر بۆ ئەوەی کە وەرەی خەڵک بشکێنێ، بۆ ئەوەی کە ئەو تەعەڕوزە کە مردم کردیان بە
جمهوری ئیسلامی بە هەموو مقدساتیان بە مەسلەی ئەپارتایت جنسی مبارزە ژنان کرێکاران معلمان و دورێک ئینقلابی کە خەڵقانیان لە چەند مانگی گوزەشتا و بە شدت جمهوری ئیسلامی تحت فشار قرار بدەن تەنیا جمهوری ئیسلامی بەڵکو بووەکە معادلەیەک واقع جدی لە سەطحی منطقە و نگەرانی دەوڵەتگەر منطقەی ڕاستیەکەی لە گوستەریشی اعتراضات و ئەم خیزش ئینقلابیە زۆر ئاشکرا مەسەڵەن هەرا و ڕاوەپتی عەربستان سەعودی تەک جمهوری ئیسلامیە دقیقاً دەبێت لەم زاویە بنیام تواشەکە لەم عینەکە تواشەکات و ئەمانە و ترس و نگەرانی لە گوستەریشی اعتراضاتە و لە لای تیشە جمهوری ئیسلامی هەروە ئیشارەم پێ کرد تەلاشەکات لە توافق دەوڵەتی عێراق و ئەقلیمی کوردستان هەرچیتر فشار بێری بە ئۆپۆزیسیۆن خەلە سلاحیان کە دووریان کاتووە بۆ شێوە ورەی ئینقلابی ورەی شۆڕژگەرانەی مردم جامعەی کوردستانە بشکێنێ با تەوەجو بەوەی کە ئاگادارن ئیتر 25 شهری وەرز ساڕۆژ خیزشی ئینقلابیە و جمهوری ئیسلامی بە شدت ئەترسێ بە شدت نگەرانە وەحشەت هەڵیانی گرتووە و تۆ تەلاشیانە وەسەکە بەهەرحاڵ ئەم ڕۆژە بنە پشتسەر و تەلاشەکەن کە مردم اعتراض نەکەن دوبارە نێنە ناو خیابان دوبارە انفجارێتر اجتماعی ڕوو نەدات و ئەم سیاسەتەکە لە ارتباط تەک ئەحزابی کوردە کوردستان عێراق گرتووە دقیقاً لەم زاویەوە بەم دەلیلە هەستکە گەرێکی ورەی خەڵک بشکنەوە ئەم ئەوزا ئەحواڵەیە ئەم ساڵگەردە انقلابی لەسەر بگوزارنێتوەمانە نکتەی تر کە لازمە ئیشارە بکرد و توش لە قسەکانتە ئیشارە بکرد خودی ئەم ئەحزاب ڕەسمەنی ئەعلامیان کردووە کە لە ساڵهای گذشتە هیچ نوع فعالیەتێکی مسلحانە عەلەی جمهوری ئیسلامیان نەوگا حتا ئەگەرەوە دقەتان کردووی بینی لەمە بەر خودی ئەم ڕووداوە مساحبەی گرتە خالد عەزیزیە زۆر بە ئاشکراوەتی ئەو شتانە کە جمهوری ئیسلامی گەرێکی بۆ خۆی مە بەدیمانهێنا لە مەرزەکان کێشاوینەتەوە مبارزەی مسلحانە ناکەین حتا باسەوەی کرد کە لەم خیزش ئینقلابیە لەناو فعالین داوایان کردووە لە ئێمە کە مەسەڵەن دەخاڵ مسلحانەکەی منەمان کردووە توانە سیاسەتمان نییە گەرەکم بێژم ئەمانە لە چەند ساڵی گذشتە هیچ نوع فعالیەتی عەلەی جمهوری ئیسلامی نەوگا حتا بازەنیش کە دو سێ ساڵی گذشتە بەرەخەر مناسباتی چیان بووە مذاکراتیشیان بووەمانە منتخب جمهوری ئیسلامی کەفکە شرایەتی کەرفدە موقعیەتێک کە بەمانە خانع نییە گاوگداری ئەگەر جاران تۆپ بارانیە کرد و چزانم کەسی تۆرە کرد ئیسە گەرێکیە زەخت و زۆرخۆی نیشان بات بە مردم کوردستان بە جامعەی بینالمللی کە هێشتا قودرەتی هەست هێشتا تواناییت نەدە داخڵا کاتوانێت خیزش ئینقلابی مردم سەرکووە بەڵکو لە دەروی مەرزەکانیشەوە ئەو قودرەت و توانایی هەست کە ئۆپۆزیسیۆنی مخالفی خۆی سەرکوب کات و خەرسلاحیان کات و بەخەرە خودی ئەقلیمی کوردستان دەوڵەتی عێراقی وادار کات کە بەرحاڵ تەن بدەن بە سیاسەتی کە جمهوری ئیسلامی کردوویەتە پێش ئەمە بەنەسەر ئەوزا ئەحواڵەوە دەلایلی ئەسلی تاوەجێکە بە موقعی جمهوری ئیسلامی تحوڵە لە کوردستان ناڵگەڕێتەوە ئەمانەسەکە لە خزمەتان ئەشارم پێ کرد زۆر سپاس زەرۆک و خۆت ئیشارەت کرد دیارە ئەحزاب خۆیان بارها و بارها کتویانە کە ئێمە دەها ساڵە هیچ فعالیەتێکی نظامیمان دژ بە جمهوری ئیسلامی نەبووە مادام ئاوایە دوور و نزیکی ئەوان لە کوردستان عێراق بۆ ئێران بەسا بۆ مەردەکانی ئێران چییە گۆڕێ جیا لەوەش حەزەکەم مۆزەی بۆچوونی حزبی حکمەتی لەم رابطەیە کە قەتعاً دیارە هەر نەوع دەخالەتگەری و هێرشکردنێکی جمهوری ئیسلامی بۆ هەر نقطەیەک و بۆ هەر گۆشەیەک لەو منتەقە وڵاتە محکومە بەڵام حەزەکەم بە وردی بزانم مۆزەی حزبی حکمەتی سەبارەت بەم مەسەلە چۆنە و خەڵک دەبێت بەرابەر بەم سیاسەتە چ بەرخوردێ بکەن و پێت وایە عەواقب و زیانی ئەم مەسەلەیە و ئەم فشارانە کە جمهوری ئیسلامی هێناویە بۆ سەر خەڵکو و ئەم ڕاپەڕینی شۆڕژێرانە لە ئێران چ ڕەنگێکی دەبێت و چ تاسیراتێکی دەبێت بەڵێ ئێمە بارها لەم رابطە کە هەردەم جمهوری ئیسلامی ئوردوگاکان بەرحاڵ ئەمە ئەحزابیە بۆمباران کردگە تەڵفات گیانیان داگە ئێمە محکوممان کردگە و مەزایکی زۆر ڕۆشن و جانبدارانەمان گرت کە عەلەی جمهوری ئیسلامی بۆ محکومکردن لە واقع ئەم جەنایەتە چ مەسەلەی بۆمباران چ تۆرۆر و ئەوانە خب زۆر ڕۆشنە ئێمە بەلەحاز سیاسی و مواضع سیاسی و ئەهداف مبارزاتیمان هیچ هەمسوویەکمان تەر ئەم ئەحزابان نییە ئەوان ئەحزابێکی ناسیۆنالیستن حتا لە ارتباطەک مەسەلەی سەرنگونی جمهوری ئیسلامی باز متفاوت بیرەکەینەوە ئەوان بارها لە گذشتە تەلاشیان کرد تەک جمهوری ئیسلامی کنار بێن و ڕسمەنیشان ئەعلام کرد بە تایبەت حزب دموکرات و
ئەم دوو جەناحی زەحمەت کێشان و ئەوانە منتەها خۆ بەنظر من لەم شرایط و ئەوزاحواڵە على رغم هەر اختلافێک کە ئێمە لە تەکمە حزابە هەستمان کە زۆر ڕۆشنە موازەمان زۆر ڕۆشنە دەبێ نوک حملە عەلەی جمهوری ئیسلامی بێ محکومیت جنایەتی بێ کە جمهوری ئیسلامی عەلەی مردم عەلەی ئۆپۆزیسیۆن بە ئیسڵاح کورد لە کوردستان عێراقا دەکات ئەمە مۆزعێکی زۆر ڕۆشنە زۆر ئاشکرایە بەتایبەت لەم شرایطە کە مردم دەست مانگەر گذشتا عەلەی جمهوری ئیسلامی دەستیان کردگە بە مبارزە و ناڕزایەتی و ئەو تەحوڵە کە ئێمە شاهدی بووینەوە ئێنە بەتایبەت کەرواکە ئشارە کە جمهوری ئیسلامی هەدەفیەوە سزەخت و زۆرقی ئەماڵکە دەبێت بە تۆ نیرۆ عەلەی جمهوری ئیسلامی عەلەی زەخت و زۆری بوێسین چ ئێمە چ کولی ئۆپۆزیسیۆن چ مردم بەسڵا مردم ئینقلابی لە شارەکانی کوردستان و لە دەروی کوردستان ئەومانە منتەها یەک نوکتە بە نەزەر من لازمە کە ئشارەی پێکەم ئەم مۆزوعە بەلەحاظ سیاسی و زۆر ڕۆشنە وتەبیعەتەن هەر پێشڕەویی جمهوری ئیسلامی لەو زەمینە وەگەر موفق بێت ئەم ئەحزابە دوور بکاتەوە خەر ئیسلاحیەنکە طبعاً بەزەرر بە نەزەر من جنبشی ئازادی خوازیە لە کوردستانە تەبیعەتەن هەروەکە ئشارەم پێ کرد هەدەف جمهوری ئیسلامی ئەوەسەکە ورەی مردم تێبکشنێ بۆ شێوە ئەگەر موفق بیت و سیاستە باتە بەرەو لە تەبانی لە تەک دەوڵەت عێراق و ئەقلیم کوردستانە تەبیعەتەن بەزەرر مردمە بەزەرر جنبش ئازادی خوازی تەبیعەتەن سەر ڕوحیات و بارزاتی مردم تاثیر دانێ لە نەتیجا بە نەزەر من بە هەر شێوەیەک ممکن عەلەی ئەم سیاستە دەبێ بوێسن چ مردم لە داخڵە دەبێ اعتراضکەن دەبێ قبولی نەکەن دەبێ ژێربار ئەم زۆر و زەڵمەنە چونکە خودی ئەحزابی بە نەزەر من ئۆپۆزیسیۆنیش دەبێ بە شێوەگەر مختلف لە بەرامبەر ئەم سیاستەوە لە بەرامبەر ئەم تعرضۆ کە جمهوری ئیسلامی کات بە حەڵ مەقەڕات و موقعیتوان دەبێ بوێسن و بەسڵا مقاومەت کرد منتەها یەک مەسەلە دەبێت بە نەزەرمە زۆر ڕۆشن بێت تو ئەو ئەحزابگەلەکە سەرنوێشتیان گرێدا بە بەسڵا معادلات منتەقەوە یا اختلافات بین دەوڵەتگەل منتەقەوە و تلاشیان کرد لە ساڵگەی گذشتا لە پنای ئەم ئەحزابگەلا یا ئەم دەوڵەتگەلا بە ژیان و زندگی سیاسی خۆیان ئەدامە بدەن خۆب زۆر ڕۆشنە ئەم دەوڵەتگەلە قابل اعتماد نین ئەم ئەحزابە قابل اعتماد نین و هەردەم بە دەلایلی مختلف دەتوانێت بەرحاڵ سەرنوێشتمان موقعیتەمانە بواتە ژێر سوال و ئەمە بە نەزەر من سەرنوێشتی بوو موقعیەتی بوو کە قابل انتظار بوو یانێت باتۆجە بە ڕافتەی جمهوری ئیسلامی و ئەقلیم کوردستان بەتایبەت تعدیم یعنی کە خۆتان نزانن جمهوری ئیسلامی ئەسڵ کوردستانی عێراق بەتایبەت شماڵی کوردستان بەسڵاوش لەو شوەنا کە اتحادیم یعنی حاکمە بووگە ئەسڵان جێگەی حضور فعال جمهوری ئیسلامی نیروگەر ئیطلاعات و ئەمنیەتی جمهوری ئیسلامی هەر بۆ دەیلێت چەند ساڵی گوزەر دەهات ترۆریان کردگە لە فعالین سیاسی و دەبێ ئەمە پۆزیسیۆنە ئەحزابە بزانن کە ئەدامەی ئەم موقعیەتە و ئوردوگاداری لە پەنای ئەحزاب وانە هیچ تەسمینێکی نییە و هەر زەمان ممکن بوو بەرحاڵ ئەم اتفاقی کەفێ و اتفاقی خەریکە متاسفانە ئەکەفێت ئەمە بە نەزەر من تەجروبەیەکە حداقل بۆ ئەم ئەحزاب سیاسی کە دەبێت لەمە تەجروبە وەربگرن و تەلاش بۆیان کردن بەرحاڵ ژێربار ئەم سیاست و موقعیتە نەبن و تغییرێک لە موقعیت خۆیانە لە موازە سیاسی خۆیانە وجود بێنن ئەمانە ئەمە بەرحاڵ شتێکە کە قابل انتظار بوو بە نەزەر من و حداقل ئێمە پیشبینیمانە کرد کە چنین وەزیەتی بۆ ئەحزابە لە کوردستان عێراقا بێتە بەرەو ئەگەرچە لە قسەکان پێش ئشارەت پێکردکە واقعا نەمانە حدود ساڵهای توورانیە هیچ نوع فعالیتێکی مسلحانە عەلەی جمهوری ئیسلامیان نەوگە حتا هەروەکە ئشارەت پێکردگا و گداریکیش بەرحاڵ تەمایلیان نیشانداگە یا حتا 2 ساڵ گذشتوارد مذاکراتێک بوون لە تەک جمهوری ئیسلام بۆیە کە بە توافق کەین و ئەمان منتەها جمهوری ئیسلامی لە خەرە ژێربارمانە ناچێت و بەرحاڵ تۆ تەلاشی وەسەکەەوە جۆرە کە سیاست خۆی بیواتە بەرەو تەحمیلی کات بە ئەحزاب ئۆپۆزیسیۆن. زۆر سپاس لە قسەکان تا ئیشارەت بە ئێتراز و مبارزەی خەڵک دەست بەم سیاسەتەی جمهوری ئیسلامی کرد هەرچەند فرسەتمان زۆر نەماوە چه ئەقدامات و فاکتۆرایە دەتوانێت جمهوری ئیسلامی لەم هەدەفەی خۆی پاشگەز کاتەوە و یا بە قەول لەغاوی کالەوەی کە ئەم سەرڕۆیانە لەم شەرایەتاکە لەو پەڕی زەعیفی و سەردەرگمی و بۆهرانی خۆیایەتی پەشیمان کاتەوە ئایا ئیمکانی بە شکست کێشانی
ئەم دەستورە ئەم جەهەتە کە جمهوری ئیسلامی ئەم فشارەی هێناویە لەم رابطە هەیە و چۆن دەکرێت ئەم سیاسەتەی جمهوری ئیسلامی چ لەلایەن خەڵکی عێراقەوە و چ لەلایەن خەڵکی ئێرانەوە و ئەمانە بەشکرد کێشرێ و عملەن نەتوانێم کارەوە ئایا ئیمکانی ئەم شتە یا ئەمە شتەیەکە کە قەتعەن بەڕێوەی دەبن. زين چۆنە واقعیتەوەی کە هەروە کە ئیشارەم پێ کرد جمهوری ئیسلامی لەم خیزش انقلابیە بشدت تحت فشار بووە، یعنی بە حقیقت ئەوەیە ئەگەرم اعتراضات و مبارزات ئدامەی پێیا کردایت مردم قدرتی فرتریان پێیا بکردایت بۆ تەناسخوا بە نەف مردم و بەزەرە جمهوری ئیسلامی تەواوی تەبیعەتەن جمهوری ئیسلامی لە موقعیتێکا نەبوو کە نەبتوانێت سەرکوب بکە، نەبتوانێت ئەعدام بکە، نەبتوانێت دەستگیری کرد وەسیەکە کە عیسە دەستی پێ کردووە هەر لە فعالینەوە بگرێت تا دانشگاگەن و زەخت و زۆر بەسەر ژنان و مجموعی ئەوشتانەوە تەبیعەتەن نەیتوانی تعرضێکی ئەوە بە پۆزیسیۆنە خارجی کشوەرە بکاتەوەمان. منتها حقیقەتەوەی عەلارغم گشتم شارەکە بە جمهوری ئیسلامی موقعیت اقتصادی، فقر، فەلاکەت، ناڕزایەتی و تەنەفەرێکی زۆر وەسیەکە لە جامعەی ئێرانە عەلەی جمهوری ئیسلامی هەست. هێشتا جمهوری ئیسلامی بە نظر من قدرت سەرکوبی هەست، هێشتا قدرت نظامی هەست، هێشتا ئەفەرمێ بەخۆیان کە مەسەڵەن حتا تعرضێکی نظامی بە ئۆپۆزیسیۆن کە لە خاکی کوردستانی عێراقا و بە ئیزافی فاکتۆری تر کە بە نظر من لەم دۆرە ئاماڵی کردەوە مقدارێ کۆمەکی کردە بە جمهوری ئیسلامی مقداری گیانی بێداگا ئەویش ئەوەسە کە دەقسەکان پێشومە ئەشارەم کرد بە نظر من فاکتۆرێکی زۆر مهمە تحوڵی کە لە کورد عێراق لە ئێرانە دەستی پێ کرد مبارزاتی زۆر وەسێ تعرضێکی زۆر وەسێ کە بە کولیەتی جمهوری ئیسلامی کردیا لە چەند مانگی گوزشتە و واقعاً ئەگەر ئەدامەی پێیا کردە ئەگەر مەدرۆم قدرەتی ئەم کردە حتا ممکن بوو تەبدیل بێ بە سەرنگونی جمهوری ئیسلامی بە نظر من نەتەنیا جمهوری ئیسلامی کولی حکوومەتکە منتخب بە نظر من دوچاری نیگەرانی بوون لەم وەزیەتە تۆ تماشاکە 6-7 ساڵ 8 ساڵ کێشە بین دەوڵەت عەرەبستان سعودی و جمهوری ئیسلامی بوو بارها دانیش مذاکرەیان کرد بە توافق نەگەین دوای ئەم اعتراضات وەسیەکە لە ئێران دەستی پێکردای بەلاخەرە بە دەخاڵەت دەوڵەت چین ئەمانە بە توافق کەین و بە نظر من بۆیە دەوڵەت سعودی تەنیدا بەم توافقە بە نظر من نیگەران دەوڵەت سعودی لە گستریشی اعتراضات هەروە کولی بە نظر من دەوڵەت‌های منتەقە بۆ ئەوەڵین جار لە ئێرانە مبارزاتی وەسیع ضد ئیسلامی مۆدرنیزم ضد ئاپارتایەتی جنسی عەلەیهی ئیسلام و ئیسلام سیاسی دەستی پێکردووەکە لە تاریخ خاوەنمیانە بێنەزیرە و کشتەمانە ئەسان ئەگەر مبارزات و اعتراضات قدرت بگرێت جمهوری ئیسلامی ضعیف بێ سەرنگونی کولی حکوومەتگەر منتەقە تحت فشار قرار دەگرن بورەی مردم لە بەسوا لە کشوەگەر منتەقە ئەچێتە سەر ورەی ژنان ئەچێتە سەر ئەو جاریتر ژنان بە نظر من وریانشی دەسەر لە ئەفغانستانە زەخت و زۆر دەوڵەت تاڵبان قبول ناکەن و بە نظر من گشتم نیگەرانی بوو وایسەوە کە ئەمانە ژێرباڵ جمهوری ئیسلامی بگرن لە این حاڵە بەرحاڵ توافقاتی مەخفیانە کردتەک دەوڵەت ئەمریکا کردیان پڵگە جمهوری ئیسلامیان ئازاد کرد زیندانیان معاوزە کرد مجموعەی ئەمانە بە نظر من ئیمکانیدا بە جمهوری ئیسلامی کە دەست بەم تعرضە بکات ولا این حاڵە وەک کە زەخت و زۆر خۆی فرتر نیشان بات بەستوان کرد تەنیا ڕێگەی بە نظر من شانسی کەفرە گەورە هەست ئەوەی کە جمهوری ئیسلامی ئیمکانەوەی نەبێت ئەم سیاسەتە باتە بەرەوە ئەوەسە کە لە داخل ئێرانە ئەم اعتراضاتە گسترش پێیا کات جمهوری ئیسلامی فەلج کات دەست جمهوری ئیسلامی لە نەتەنیا کۆتاکە لە سەرکوب و دەستگیری بێستا لە داخل ئێرانە بەڵکو بەر بەوە بگرێت کە سیاسەتی جمهوری ئیسلامی نەشێتە بەرەوە ئەم سیاسەتە بە شکست پێشکەوت بە نظر من عەلارغم هەر ئیقداماتی کە خۆی ئەم ئەحزاب ئۆپۆزیسیۆنە دەبێ بیکەن دەبێ مەقاومەت بکەن دەبێ عەلەی ئەم سیاسەتە بێسن وەسعیکەن نیرویان تەڵەف نەوێ نیروی ئینسانیان تەڵەف نەکرێ و ئیجازە نەدەن جوم سیاسەتە بچێتە بەرەوە بەڵکو بە نظر من تەنیا شانسی گەورەکە هەست بەر بەم سیاسەتە بکرێت گسترشی اعتراضات و فەلجکردنی جمهوری ئیسلامی لە داخل ئێرانە ئەمە بە نظر من گەورەترین فاکتۆرە کاتوانێت بەر بەم سیاسەتگەران سیاسەتی سەرکوب لە داخلەوە سیاسەتی تعرض لە خارجی مەرزەکانە بە ئۆپۆزیسیۆن جمهوری ئیسلامی زۆر سپاس بۆ تۆزیحەکانە سای دێگانە وەختمان نەماوە سپاس بۆ تۆزیحەکان تۆ بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاس مەمنون سپاس
بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆراتی نەکۆتاییم بەشە لە بەرنامەی ڕۆی تلڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری دامەی بەرنامەکان بن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزوەکەم شاد و سەرکەوتوو بن.